بانگەوازی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی کوردستان سەبارەت بە بایکۆتی هەڵبژاردنی مەجلسی شۆڕای ئیسلامی ڕۆژی 11 ڕەشەمە. خەڵکی ئازادی خواز و تێکۆشەری کوردستان، هەستانەوەی شۆڕشگێرانە و ئازادی خوازانەی ئێوە لە بزوتنەوەی ژینادا نیشانیدا کە حکوومەتی کۆماری ئیسلامی لە کۆمەڵگای ئێران و بە تایبەتی لە کوردستاندا هیچ جۆرە شەرعیەت و پێگەیەکی نییە و سەرەڕای هەڕەشە و تۆقاندنی زۆر نەیتوانیوە زۆرینەی هەرە زۆری خەڵک و بە تایبەت کۆمەڵگای مەدەنی لە نمایشی هەڵبژاردنی گاڵتەجارانەدا لەگەڵ خۆی بخات. دیارە خەڵکی خەباتکار و هوشیاری کوردستان بە تێگەیشتنێکی دروست لە گرنگی خۆڕاگری و خەبات ڕێگەی لە هەر سازانێک لەگەڵ حکوومەتی نادموکراتیک و داگیرکەری کۆماری ئیسلامی داخستووە و ئەو کەس و دامەزراوانەی کە پشتیوانی حکوومەت دەکەن لە نمایشی هەڵبژارنەکاندا بە شەرمەزاری ئەخلاقی دەزانن، چونکە ئەوان بەشداریکردن لە هەڵبژاردن و هەر لێبوردوویەک لەگەڵ حکوومەت بە قامگەژەندن لە خوێنی شەهیدە نوێیەکانی بزوتنەوەی ژینا لە کوردستان و خیانەت لە خوێنی هەموو ئەو کەسە بێتاوانانەی کە بەدەستی کۆماری ئیسلامی کوژراون دەزانن. بۆیە ئێمەی چالاکانی مەدەنی کوردستان بە ئەرکی خۆمان دەزانین بایکۆتی هەر بەشداریەک لە هەڵبژاردن و چوونە سەر سندوقەکانی دەنگدان بکەین و داوا لە دانیشتوانی مەزن و بەڕێزی کوردستان دەکەین کە ڕۆژی هەینی 11 ڕەشەمەی 1402 هەتاوی لە ڕێگەی مانگرتنی گشتی و داخستنی دووکان و بازار وەک هەموو ساڵەکانی پێشوو جارێکی تر نایەکی گەورە ئاراستەی کۆماری ئیسلامی بکەن.